ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی گەشت و گوزاردا لێرە لە چیایکۆڕە گەشت و گوزاری سۆران پیشەنگایەکی فۆتۆگرافی بۆ وێنەکانی سروشت وێنەی شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کردوێتەوە بۆ ئەو فۆتۆگرافەرانی کە لە سنووری ئیدارەی سۆران وێنەی سروشتیان گرتووە. لێرە وێنەکان نمایش کراونجا منەمەوێ یەکێک لە بەشداربان وەربگرم مامۆستا کاڵی ئەگەر سڵاوت لێبێ لەگەڵمان بێ بە چوێنەیەک بەشداریت کردووە ئەمڕۆ تۆ لێرەوە وڵا ئەگەر هەر وێنەکەمان نیشان بدەیت ئەگەر ئەوە پەیامێکی لە پشتە ئەو وێنەیە ژیان لە ناو هێمنی سروشت. پێم وایە ئەگەر ئێمە هۆکار نەبین لە تێکدانی ئەو هێمنیە ژیان زۆر جوانترە. هیوادارم وێنەکەم ئەو پەیامەی گەیان بیت بە بینەرە. بۆ تۆ چۆن بوو ئەمڕۆ کە وێنەکەت یەک کە لە وێنانەی کە بە جوانترین وێنەی ساڵ دیاری کراوە لە سۆران؟ بێگومان جێگەی دڵخۆشیە ئەوە هاندانەکە کە زیاتر هەوڵی زیاتر بدەم و هەوڵە دەم ئینشاڵڵا کە ئەو پەیامە زیاتر بگات لە ڕێی وێنەکان. ئەو سمۆرەیە چۆن ئاوا وەستاوان چۆن توانیت ئاوا لە نزیکەوە وێنەی بگریت؟ بەخوای برادرایەتێکمان هەبوو لەگەڵ سمۆرەی خۆمە لە ناو باخچەی خۆمان بەخێوم ئەکرد لێم نزیک ئەبۆ و ڕائەوەستا یعنی ئەوە نەبوو بڵێ سمۆرەی چێوی بی سمۆرەکە ماڵیە. زۆر سپاس بەخێر بێ خۆشحاڵ بەڵێ ئەوەی کە هەیە بڵێم لێرە زیاتر لە 30 تابلۆ زیاتر لە 30 وێنە نمایش کراوە تەواوی ئەو وێنانە سروشتی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانن فۆتۆگرافەرەکانی سنووری سۆران لێرە وێنەکانی خۆیان نمایش کراوە ئەمانە ئەو وێنانە بە جوانترین وێنەی ساڵ دیاریکراون لە ڕۆژی گەشت و گوزاردا ئەم وێنانەی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە جوانترین وێنەی ساڵ دیاری کراون و من نەمەوێت زانیاری زیاتر لە بەڕێزکا کەمال بەرپرسی ڕاگەیاندنی گەشت و گوزاری سۆران وەربگرم. چەند فۆتۆگرافەری سۆران بەشدار بوون و ئەم وێنانە چ کاریگەریەکیان هەیە لەسەر کردی گەشت و گوزار؟ پێشەچی بەخێراتان دەکەن طبعا ئەمە ڕۆژی جیهانی گەشت و گوزارە و بەڕێبەتی گەشت و گوزار سۆران هەموو ساڵ ئەمەیادا بە چەندەها زۆر چاڵاکی یاد دەکاتەوە. ئەمڕۆ کەش لە چای کۆڕێک لە هۆتێل ڕادسۆن بلوکە براندێکی عالەمیە بە چەند بەرگەیەک لەوان بەرگەی فۆتۆ بوو کە نزیکەی 24 فۆتۆگرافەری سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تێدا بەشدار بوون کە ئاماژە بە سروشت و ژینگە و شوێنە گەشتیاریەکانی دەبەری ئیدارەی سربەخۆی سۆران دەکرد. هەروەها دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستە بەبرهێنانی هەرێمی کوردستان لێرکانە بوو وێنەکانیشی بینی کە بتوانین ئەم فۆتۆیان کە نمایش کراوە کاری وەبەرهێنانی بۆ بکرێتن لە ڕووی سەکتەری گەشت و گوزارەوە.